کەرتی کشتوکاڵ لە زۆربەی وڵاتانی جیهان بە سەرچاوەی یەکەمیدا هەردا ئەندرێت و لە هەموو وڵاتانیش پلان و بەرنامەیەکی تایبەتی هەیە بۆ ساختکردنەوە و بە بازارکردنی بەرووبوومی خۆیان لە ناوخۆ و دەرەوەی وڵاتەکەیان جگە لە هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستاش جوتیاران نیگەرانن لە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتوکاڵ کە وەک پێویست نەیتوانیوە هاوکاری جوتیاران بکات لە ساختکردنەوە و بە بازارکردنی بەرووبوومی خۆماڵی. ئەو پەڕی ساعری ئەباش بی 300 بوویە 350 بوویە زیاتر ناتیتەوە لۆمە نا ئەو مەسرەفەن هێشتا مەسرەفی لێن کردە پێ نەبڕای ئەوە یەک مانگەمە خیارە لێکەینەوە چێمیای ئەکڕین کبریتلۆ تەماتەی ئەکڕین زۆر مەسرەفن لێ کردی ئەو دەرمانەینە لێ ئەدەین ئەو یێشۆکەی حەشەڕاتە هەموو مەسرەفە تەنها ئەو مەسرەفەن هێشتا وەرنەگرتیتەوەی لێن کرد. ساعت پێنجی دێنێرە ناو خیارە لێکەین و هەتا نیورانە هەر لێکەین و ئیسراحەت نەگە ئەو هەندەی نانی خۆن ئیسراحەتکەین خەلاص خۆ ئیسراحەتن نییە هیچ ئەچینەوە لە مارێش لە خونان شتی حازرەکەین و بێنەشی ئیسراحەتەکەین هەرستینەوە لە ئیشینە ماری لە حکوومەت دەکەین نرخێک دام بدرێ بۆ خیار بۆ تەماتە ئێستا بینی خیار ڕۆژانە تەنێک دوو تەن لێ دەکەینەوە کەس چیلۆ بە 250 ئەفرۆشین یعنی فەلا هیچ سوودی لێوە ناگرێت تەنها کڕیارەکە فەلاح سوودی لێوە نابێت. عەلی محەممەد ئەو جوتیارەیە کە هەموو ساڵێک کاری داچاندنی خیار و تەماتە دەکات لە سنووری برادۆست و دەڵێت لە ئەم ساڵدا لە سەرەتای مانگی نەورۆزەوە تەماتە و خیارمان داچاندووە و زیاتر لە چەند ڕۆژە بەرووبوومی خیارمان پێڕاگەیشتووە و ڕۆژانەش زیاتر لە 1 تەن خیار دەنێرینە بازاڕەکان بەڵام تاوەکو ئێستا ئەو خەرجەی کردوشمانە لە داچاندنی خیار دەستمان نەکەوتوتەوە و دەشڵێت تەنیا فەلاحەکان بێپارەن و ئەوانی تر پارەیان هەیە و زەرەرمەندی یەکەمیش لەم قەیرانەدا هەر فەلاحەکانن. حکوومەتە بێ قایرانە لە بێ هەندێ بازار نییە و پارە نییە ها فەلاحە ئی بێ پارەش نەخۆینە دیکە خڕەپە پارەنە فەلاحی قوڕوە سەرش ئۆتێ نەورۆزێ ئەمە پێوەینە بچینە ئۆتێ پێنجی 20 ڕەمەزانی ئەمە لێکەین و هەتا ئێستا 6 نەفەرین ئەگە حساب بکەی ڕۆژێن 5,000 هەی باش ئەمە پە 5,000 کرێ و مەسرەف و ئەو هینان و برنەی لێ دەرکەین چند و نامێنیتەوە ئێجا داوای لە وەزیر یەکەین لە حکومەتە مانجێ دە ڕۆژە سنوورەدا بێخی ئەگە سنوورەدا بێخی لە تورکی و لە ئیرانێ لۆ ماگە هەنەبی لەبی برا لێرە 300 یەکە. ئەگەرچی بەرووبوومی ئەو ساڵی جوتیارانی سنووری برادۆست دوو هێندەی ساڵانی ڕابردووە بەڵام لە ڕووی نرخەوە دوو بەرامبەری ساڵانی ڕابردووش دابەزیوە. جوتیارانی سنووری برادۆستیش نیگەرانن لەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان هاوکاریان ناکات و ئەم بەرووبوومیان بۆ ساخ ناکاتەوە لە پارێزگاکانی تری عێراق. وڵات برادۆستی گەلی کوردستان دەڤەری برادۆست